بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا رب إخوة، ئێمە لە شەوی 22 مانگی پیرۆزی ڕەمەزان و لە شەو مبارەکەکانی قەدرا ئەمانەوێ بە عیبادەت قەدرمان دەست بکەوێت، ئەمانەوێ بەندایەتی تۆمان دەست بکەوێت. بمان کە بە بەندەی خۆت یا رب، بمان کە بە عەبدی ساڵحی خۆت ئیلاهە العالەمین. یا ربی خوای گیان، ئەمانەوێ بچینە مەککە و مەدینەی پیرۆز، لەو مەقامە بەرز و لەو شوێنە مبارەکانەوە و توێژێک ساز بدەین، مناجاتێک لە خزمەتا بکەین، لەگەڵ پێغەمبەری ئازیز و ئەصحابی ڕەسوڵ اللهە بتوێین. بەڕۆح ئەچینە مەدینە و ئەچینە مەککەی مکەڕەمە. وەختێ لە دەرگای باب السەلامی نزیک ڕەوزەی مبارەکی ڕەسوڵ الله نزیکە بیتەوە صلی الله عليه وسلم، غەیری سەڵاوات و سەرسوڕمان شتێکی ترە پێ ناکرێت. الله، ڕەوزەی مبارەک پارچەیەکە لە بەهەشت، بە قودومی خێری حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بوو بە چراخانی مادی و معنەوی. خۆشترینێک لەم ڕەوزەیە نوێژە، دوعا و پاڕانەوەیە. وەرن چەند بەشێکی ئەم مناجاتە بچینە مەدینەی منەوەرە و مەککەی مکەڕەمە و لەوێوە ڕستەکان بە مبارەکی ئەو مەقامانە بنەخشێنین. ئەم شەوە مبارەکانەی قەدر لەو شوێنە پیرۆزانەوە بدوێنین، هەتا بەڵکو بەرەکەتی ئەو شوێنە گەورانەمان دەست بکەوێت و خێرێک، نوێژێک، ئیستیغفارێک لە مەککە و لە مەدینە بکرێت، چپلە و پایەکی دەسەکەوێت. ئەم مناجاتەی ئێمەش ئەو مەقامی پێ بدرێت. اللهم ئامین. لە مزگەوتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم چەند نوێژێ بە دوای یەکا دەمێنیتەوە، ناتوانی بڕۆی. حەزی جێهێڵانت لەو مزگەوتە مبارەکە نییە. شوێن پێی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم و سەحابە ئازیزەکان بۆتە تەرمۆزەی ئاوی زەمزەم، بۆ بە سفرەی ڕۆژوان و تینوویەک نییە لە شوێن پێکانی ئەو زاتانە تێراو نەبێت. نەزانێک نییە لەو شوێنە فێر نەبێت، بێ ئاگایەک نییە بە نوێژی ئەوێ خەبەری نەبێتەوە و هۆش نەکاتەوە. یا رب العالمین، جارێکی تر ئەو شوێنە مبارەکانەمان بەنسیب بکەرەوە ئیلاهی. لێرە نەفسی بەدکار تەنگە نەفەسە بێت، لێرە دەرونی بەدخوازەمرێت و لە بەقیعیش نانێژرێت، چکە بەقیع شوێنی ئەو سەحابە و مەردانەیە کە پێشەوەی بمرن نەفسیان مراند. بەقیع خاکی بێناونیشان و زەوی بێتاپۆیە. لە مەدینە نەفس هاواری بێکەسی و برسێتی و بێئیمدادیە کات. لێرە کێ لە ڕەنگ و زوبانی جیاواز و جلوبەرگی جیاوازە پرسێت؟ برایەتیەکەی ئەنسار و مهاجر بەشی میوانەکانی شەکات و سەرڕێژی شا. ساتێ لە ساتەکانی حەزرە صلی الله عليه وسلم بەقای بۆ ئابەدی بۆ ئەنووسرێت و مزگەوتی قوبا و قیبلەتەین دائیمەن عەمرەکارانی لێیە. لەم شوێنە مبارەکانە شەیطان و نەفس دوورە دەستن بە هەموو نیەت پاکێکی عەمرەکار و حاجێکی دڵسوتاوی ڕەوزەی پیرۆز. ئەگەر بیانەوێت ئەتوانن شەیطان و نەفسەکانیان وێڵ و برسی و تینوو بکەن و بۆ هەتایە دەریان بکەن. لێرە جەنگێکی مەحسوس هەست پێکراو لە بەینی نەفسە بەرز و نزمەکانی گشت ئیماندارێ ڕووەدات. هەندێک زۆر زوو بەدری پێ ئەدرێ، هەندێک ئوحود و شەهیدی، هەندێک سڵحی خۆیانەکەن و بەیعەت ئەدەن بە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم، هەندێک فەتحی دڵیان ئەکرێت. لێرە جێگەیە بۆ سرەوتی شەیطان نییە، ئێرە دواهەمین جێبارانی نبووەتە، ئێرە ئاماژەیەکی مەحشەرە. لێرە ئوحود ڕوویدا، لە نەخشەی قەدەردا دانرا،
ئوحود داستانی بۆ خۆداچوونەوە و سوتانی دەرونی بەدخوازە. قوبا یەکەمین نوێژی مزگەوتێک بێ بت و بتخانە. وەرن لە بیرەکانی عەلی گەشتیارانی مەحشەر ببینن، زیندوە کفناویەکان ببینن، نەمانی جیاوازی ببینن، جەژنی تەقواکاران ببینن. وەرن لێرە کتێبی نیەت و ئیخلاص بخوێنن، گریانی شەیطانەکان ببینن. هەرگیز ئاوێنەیەک لێرە گەورەتر بۆ نەفسی خۆت نابینی تا بیناسی. لە دەروازەی شاری مەککە یەکەم نزرگە و مەقامی ماڵی دایکی ئیمانداران خاتو مەیمونەی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبینی، وەکەوەی پێتان بڵێ وەرن موسافرانی خێر، ئێرەش ماڵی حەزرەتە صلی الله عليه وسلم، پشوویە بدەن و ئینجا بشنە بەیت الله حرام. لێرە ئەبینی ئەم زەویە وشک و بێباخ و بێستانە چۆنەم هەموو سێ و میوە نایابەی بۆ هەموو مرۆڤایەتی گرت. ئەوە چ زەمزەمێ بوو ئەم هەموو ڕەز و بێستانە بێ سنوورەی سەوز کرد. هەموو نوێژێک لە حەرەمی مەککە پێتەڵێت مرۆڤ نیشتیمانی لێرە نییە، مڵکی نییە، هیچی نییە، خاوەنی خۆشی نییە، بەس خوای هەیە. بە هیچی خۆی لە پاڵ ناسینی خوای خۆی جاچی نییە. لێرە ساڵانە چەندین ئیسماعیلە بنە قوربانی و بە خەڵاتی شێزانن. مرۆڤایەتی ڕێی هابیلی ون کردووە، ڕووی چەک و فیتنە و سیاسەت و دژبەیەکی بۆ هەموو ماڵێ گرتووە. عەرەفات چیای غوفرانە و دوایین پێڵاوی گوناهباری فڕێ ئەدەیت. دوایین هەناسە ساردەکانی پەشیمانیش لەم کۆتاییانەی مانگی مبارەکی ڕەمەزان و قەدر و غوفران لە شەوانی دابەزینی قورئان بۆ زاتی گەورەت ئەکەیتە تکای لێخۆشبوون و غوفران. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. يا ربي چارەی بێچارەیمان بکە یا رب. یا ربی ئاگری دووربوونی ئێمە لە تۆ نەمان سووتێنێ و نزیکمان خەرەوە لە خۆت. بە جەفای دووریت مەمان سووتێنە یا رب. ئازاری بێخۆییتمان توش مەکە یا رب. یا ربی لە خەوی غەفڵەت بە ئاگابین پێش ئەوەی لە خەودا تیا بچین و بەخەبەر بین. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين يا مجيب السائلين.